خاڵێکی تر ئەوەیە کە ئەم ئینسانە ئەکەوێتە ڕیاوە لەبەرەوەی چاوەڕێ ئەکا مەدح بکرێت. قیاسێک برانی بەڕێزم خۆشکانی عەزیزم، قیاسێک وەربگرە. جابسانە چەند سەختە هەر وەختێک بە مەدحکردن واد لێ هات زیاتر ئیشە ئیسلامەکەت ئەنجام بدەی، عەقیدەیە، عیبادەتە، دەعوەیە، کارکردنی ئیسلامی، هەرچی شتێک کە هەیە، خێرەومەنیە، دراوسێتیە، ئەخلاقی پارسەنگە، هەرچی خێرێک بچاکەیە کە هەیە، ئەگەر بە مەدحکردن زیاد دەکاو بۆت بووە بە بەنزین، بزانە تۆ بۆ خوا ئیش ناکەی. ئەگەر بە زەمکردنت وەستاوی، بزانە تۆ بۆ خوا ئیش ناکەی. ئەبێ مەدح و زەمکردنت هەردووکی وەکو یەک وابێتە. جا بزانە کە ئەگەینە ئەم پلێ چەندت پێویستە بەم تەقواکاریە بەرزبیتەوە هەتاکو لە ڕیابازی دەرەچێت. ڕیابازی عەزیزانی من ململانەی هەموو تەمەنە، ململانەیەکی زۆر سەخت و دوژمنکارانەیە بەرامبەر بە شەیتان. شەیتان هەمومان ئەزانین عەهدی بە خوای پەروەردگار داوتی لەئەغویەنەهم ئەجمەعین ئیلا عیبادەک منهم المخلصین. ئەو سوێندە گەورەی بەلامی قەسەم بە نوونی تەوکیدی ثەقیلە لە حوزوری خوای پەروەردگار. ئەمە دوژمنێکی سەرسەختی خۆتە، دوژمنێکی تر نەفسی خۆتە. ئەم هەموو حەزەی لە ناخمانە کۆبۆتە، ئەم هەموو هەوا هەوەسەی کە هەمانە. تۆ چەند دەوێت تا لە ناخی خۆتا خۆت پارسەنکەی بۆ خوا ئیشکەی. ململانەکە هەر لەگەڵ تاغوتی دەرێ نییە کە پێویستە قووەتێک پیا بکەین و پارسەنگ بین بۆی ئەو خەڵکە نەمان کوژێ کە ئەگەر ئێمە ئەوان ناکوژێ. تۆ لە ململانەیەکی بەردەوامای، ململانەی ناخت لە نێوانی هەوا و تەقوایە. فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى.